شهین زاد احمد او کاندیدا پارتیا سوسیال دموکراتین فینلندا لباجار ترکو نهاد گلمه ریشین دماتا باش به البته بیهویا در انجامین باش و سرکت ناته دوان هل بجارداندا و یه نامزدیندن بر بجاریندن ین کرد روش چوایه گل و روش هل بجاردان هون چاد بینن خلیق برژه که باشه بجداریت دا بکند مینا رواندا کردی سلااو ڕێزم هەیە زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ هەموو بەربژێرە کوردەکان لە ڕاستیدا ئەوەی کە ڕەوەندی کوردی بەشداری هەڵبژاردنەکان دەکایاننا بە بڕوای من ئەو دەورە من زۆر کوردەکان ئاکتیڤتر دەبینم بەڵێ هەر لە ڕێژەی خۆبەربژێرکردن و هەروەها لە دەنگدانەوە من پێم وایە کوردان وەکوونەتەوەی کە لەم وڵاتە دەژین بەنسبەت نەتەوەکانی دی زۆر ئاکتیڤتریان دەبینمەوە جێگای دڵخۆشیە ولی کەواتە ئومێدتان هەیە چەند کەس سەر بکەون در ئەنجام بەدەست بخۆن لە ڕاستیدا هەروەک جەنابیشت ئیشارەت پێکرد بەربژێری کوردمان ئەو جارە زۆرە 37 بەربژێری کوردمان هەیە هەر ئەو شارەی کە من خۆی لێ نیشتەجێم لە شاری تورکو و 5 بەربژێرمان هەیە بۆ شاری تورکو و 3 بەربژێرمان هەیە بۆ پارێزگاکان واتە دەتوانین بڵێن ڕقابەتەکە کەمێک سەختە بەڵام دڵنیام ئەگەر کوردەکان بە گشتی بەشداری لە دەنگدان بکەن ڕێژەیەکی باشترمان دەتوانێت لە ئەنجومەنی شارەوانەکان دەنگ بێنێتەوە بەشدار بێت بەڵێ ئێوە خۆتان راپرسیتان نەکردووە سەرنجی ڕەڤەندی کوردیتان وەرنەگرتووە کە ئایا بە شێوەیەکی باش بەشداری دەکەن یان نە لە ڕاستیدا ناتوانین دەنجی هەموو ڕەوەندی کوردی وەربگرین بزانین بەشداری دەکەن یان نا بەڵام بە حکمیەوەی کە ڕێژەی بربژێران زۆرە من وای دەبینم کە بەشێکی زۆرتر بەڵێ بەشداری دەکەن ینی ڕێژەیەکی بەرچاوتر بەنسبەت دەورەکانی پێشوو ئەم جارە خۆیان لە دەنگداندا دەبینەوە ولی کەواتە ئێوە وەکو بربژارانی کورد چی پامێکتان هەیە بۆ ڕەوەندی کوردی بۆیە سەرنجیان ڕابکێشن کە دەنگ بە ئێوە بدەن نەک کورد بێگومان پێکەتەکانی تریش لە بەرەوە ئێوە ئەخیران لە فینلەندا ژین لە وڵاتە بربژارن بەڵێ لە ڕاستیدا پەیامی ئێمە بۆ هەموو دانیشتوانی هەر وڵاتێک کە دەبینی کوردێک خۆی بربژێر دەکا لە ئەساسدا هەر بربژێرێک کۆمەڵێک خاڵ دیاری دەکا بۆ خزمەتگوزاری زیاتر بۆ شارەوە بۆ نیشتەجیانی شارەکە بەڵام بۆ گرینگە کوردەکان پیشگیری لە بربژێرە کوردەکان بکەن لە ئەساسدا ئەو کەسێک کە خۆی بربژێر دەکات دەهێوێت دەنجی گروپە نادیارەکان بگێنێ دەهێوێت خزمەتێکی زیاتر بۆ گروپانە بگێنێ کە لە ئەقەلیەتدان و دەنجیان ناگات بە ناوەندەکانی کە بڕیاردەرن کوردیش بە حکمیەوەی کە 2700 کەس من دەڵم ئیلا لەو پارێزگای ئێمە نیشتەجێن بۆی داوایان لێ دەکەم بچن دەنگ بدەن بەشداری بکەن و دەنگ بدەن بە بربژێرە کوردەکان و پیشگیریان بکەن تاکو دەنجی وانیش بگات بەو ناوەندانەی کە هەر بەرنامێک دابڕژێتەوە لەسەر ژیانی ڕۆژانەی ئەوانیش کاریگەری دەبێت ولی شەین خان بە تەخمینیەوە چەند کورد لە فینلەندا دەژین بە تەخمینی نازانم دقیقەن چەند بڵێم ڕاستی بەڵام لەو پارێزگای ئێمە 2700 کورد تقریبان لێ نیشتەجێیە بەڵێ بۆ ئەوەندە بربژاری کورد هەیە 37 نەتانتوانی لە بین یەکتر ڕێک بکەون چەند کەسێک دەستنیشان بکەن کە ئومێدی سەرکەوتنیان زیاتر بێ سپاس بە وروژانی و پرسیارەی دەبوو وابە من پێم وایە هەر ئەو فرەحیزبیەی ئێمە وەکو ڕەوەندی کوردستانی و نەبوونی پلاتفۆرمێکی کوردی لە وڵاتە کێشەی سەرەکیە کە هیوادارم لە دەورەکانی داهاتوو بە دەستپێشخەری نخبەکان و ئێلیتەکانی کورد لە دەرەوەی وڵات بتوانین ئەو پلاتفۆرمانمان هەبێ و بە ئامادەکاری زیاترەوە بچین بۆ خۆبەربژێرکردن و بۆ دەنگدان کە دڵنیام ئەگەر بە بەرنامە بچین ئەگەر ئەو جارش بە بەرنامەتر خۆمان بربژێر کردبا شانسی ئەوەی کە دەنجی کورد زیاتر بێ لە ڕێژەی دەنگهێنانەوەکاندا زیاتر دەبوو بۆیە ئەو هیوایان دادەنێم بۆ دەورەی داهاتوو بەڵام بێگومان دەبێ هەر لە ئێستاوە لە فکری دابین ئێوە بەشێکتان لە چارچوەی پارتەکانی فینلاندا خۆتان بربژار کردووە ئایا ئەو پارتانەی جێگەی سەرنجن بۆ دەنگدەری کورد ڕێژەی هەرە زۆری لە حیزبی سۆسیال دموکرات بربژێرە کوردەکان من دەیگەڕێنمەوە بۆەوەی کە مێژووی کوردایەتی و خەباتی کورد لەگەڵ حیزبە چەپەکان نیزوکتر بووە بە حکمەوەی کە حیزبە چەپەکان زیاتر باس لە عیدالەتی کۆمەڵایەتی باز لە مافی وەکو بڵێن دانیشتوان دەکەن باسی بەرابەری دەکا بۆیە کوردیش وەکو دەی بڵم بەداخەوە نەتەوەیەکی ژێردەست هەمیشە لە دووی یاسایەکە کە بەرابەری و عیدالەتی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە دادپەروەری لێ بکەوێتەوە بۆیە من وای دەبینم کە نزیکایەتیەکی زیاترمان لەگەڵ
بیر و بۆچوونەکانی حیزبە سوسیال دموکراتەکان هەیە بۆیە بربژێرەکانیشمان زیاتر لەوێ بربژێرن. بەڵام لەم کۆتاییانەیە بە تایبەتی مەسەلەی پەنابەران و کۆچینە یاسایی و کۆمەڵی قەیرانی ترکیە وڵاتانی یەکێتی ئەوروپای گردوتەوە زیاتر پارتە ڕاستیستەکان و تونندڕەوەکان سەردەکەون. سوسیال دموکراتەکان تقریبان پاشەکشیان کردووە. بۆ نمونە سوید کە هاوسەی فینلەندایە کەواتە لە فینلەنداش ئایا سوسیال دموکراتەکان پاشەکشیان نەکردووە؟ ڕەوشیان چوونە؟ پاشەکشیان نەکردووە، بەڵام یەکێک لەو خاڵە گرنگانەی کە بۆچی دەبێت پەنابەر بەشداری لە دەنگدان بکاتوە ئەو لیستانەی کە پشگیری لە مافی پەنابەر دەکەن سەر بکەونوە لە حکوومەتی داهاتوو حکمیان بەدەست بێت ڕێک ئەو مۆزوع هەیە. ئەگەر گرنگی بە مافی خوان دەدەن، ئەگەر گرنگی بە داهاتووی خوان وەکو پەنابەرێک لە وڵاتانە دەدەن، بێگومان دەبێت و تاکێکی ئاکتیڤ لە پرۆسەکان و پرۆژەکانی ئەم وڵاتانە تەئسیر و کاریگەری خوان هەبێت بۆی کە پشگیری لەو حیزبانە بکەین کە ئەوانیش پشگیری لە مافی پەنابەر دەکەن. هەروەک جەنابەتی ئیشارەت پێکرد ئێستا خەریکە ئەو ماوەیە سەختگیریەکان و بارودۆخەکان بە تایبەت بۆ پەنابەر لە سەختبوون و وەکو بڵێن فشارێکی زۆردایە، دیارە ئەو قەیرانە ناڵم تایبەت بە وڵاتی ئێمە فنلەندە ئەو قەیرانە دروستە ئەوروپای گرتوێتەوە، بەڵام کاتێکی کە قەیران دێتارە هەمیشە کەمینەکان زیاتر زەرمەندە بن. بۆیە داواکارم کە کوردیش وەکوونەتەوەیە کە کەمینەیە لە وڵاتە هەست بە و زەرورەتە بکە کە پێویستە دەنگ بدا بۆ دەنگ بەو پارتانە بدا کە پشگیری لە مافی ئەو دەکا. ئەلێ بێ وام سەرنجی تو گەشتی بێوەکو نامزەتێکی کورد بەڕێز شەهین زاد ئەحمەد کاندیدا پارتیا سوسیال دموکراتی فینلەندا لە باژارێ تۆرکۆ بۆ ئەنجامدانا هەڵبژاردنێ شارەداریان گەلێکی سوپاس.